بەهۆی ئەو مێژوەی لە دروستکردنیەوە لە تاوانی دژەمرۆیی ئەنجامی داوە. ئێستا مرۆڤایەتی شاید حاڵی وەرچەرخانێکی مێژوویی گەورەیە کە تێیدا جیهان بە جیاوازی زمان و کللتورەکانیەوە لە دژی سیاسەتەکانی قەوارەی ئیسرائیل هەڵوێست وەردەگرێت. ئەوەی پێشتر وەک خەونێکی مەحاڵ دەبینرا ئەمڕۆ لە شەقام و پەرلەمانەکانی جیهاندا بووەتە ڕاستی. لە کەنەداوە بۆ ئیسپانیا و لە تورکیاوە بۆ کۆریا جیهان بەرەو قۆناغی هۆشیاربوونەوە هەنگاو دەنێت. لە وڵاتی ئیسپانیا شارۆچکەی ئیلبۆرگۆ پەیامێکی توندی ئاراستەی واشنتۆن و تەلئەبیب کرد. لە ڕێوڕەسمێکی ساڵانەدا دانیشتوانی ئەو شارۆچکەیە پەیکەرێکی 7 مەتریان بۆ نەتەنیاهۆ سەرۆگۆزیرانی قەوارەی ئیسرائیل دروست کرد و تاوانەکانیانی لەسەر نووسی. پاشان وەک کەسایەتێکی شەڕەنگێز بە 14 کیلۆگرام تەقەمەنی تەقاندیانەوە. نمایشەکە کاردانەوەی سیاسی بە دوای خۆیدا هێنا و قەوارەکە بە کارێکی دژەسامی ناوی برد. بەڵام پیدرۆ سانچێز سەرۆگۆزیرانی ئیسپانیا نەک هەر بۆ فشارەکانی ئەمریکا و جەنگابووریەکەی ملکەج نەبوو، بەڵکو بۆ بەستنی هاوپەیمانی استراتیژی گەیشتە چین و داوای پێکهێنانی سوپایەکی ئەوروپی سربەخۆیشی دوور لە هەژمونی ئەمریکا کرد. لەلایەکی دیکەوە کەنەدا وەک هاوپەیمانە نزیکەکەی ئەمریکا یاخیبوونی خۆی ڕاگەیاند. مارک کارنی سەرۆگۆزیرانی کەنەدا وەک ناڕەزایەتیەک بەرامبەر سیاسەتی دوژمنکارانەی ئەمریکا بەرامبەری و پشگیری کوێرانەی بۆ قەوارەی ئیسرائیل ڕایگەیاند. چیدی ئەو چەرخە بەسەر چوو کە لە سەدا هەفتای بودجەی سەربازی کەنەدا لە بەرژەوەندی واشنتۆن خەرج بکرێت. هاوکات تورکیا شەڕەکەی بردە نێو هۆڵەکانی دادگا و داواکاری گشتی ئەستەنبوڵ تۆمەتی کۆمەڵکوژی ئاراستەی 35 بەرپرسی ئیسرائیل کرد. وەزارەتی دەرەوەش لە وەڵامی ژمارەیەک وەزیری قەوارەکە ناتانیاهۆی بە هیتلەری سەردەم ناوزەت کرد. شەپۆلەکە لە سنووری ئەو دەوڵەتانە نەوەستا کە ڕاستەوخۆ پەیوەستن بە ململانێکەوە، بەڵکو گەیشتە دوورترین خاڵی ڕۆژهەڵاتی زەویش کاتێک لی جای میۆنگ سەرۆکی کۆریای باشوور مامەڵەی سەربازانی ئیسرائیلی بەرامبەر تەرمی شەهیدە فەڵەستینیەکان بە مەینەتیەکانی ژنانی چەوسێنراوەی وڵاتەکەی لە جەنگی جیهانی دووەم چواند. لە پۆڵەندا و ئیرلەندا تووڕەیەکە گەیشتە لووتکە. پەرلەمانتارێکی پۆڵەندی بە ئاشکرا ئیسرائیلی بە دەوڵەتێکی تیرۆریست ناوبرد. لە ئیرلەنداش هاوڵاتێکی پێگەیشتوو بە تەورێک هەڵی کوتایە سەر فڕۆکەخانەی شانۆن و کەوتە تێکشکاندنی فڕۆکەیەکی گواستنەوەی سەربازی ئەمریکی تا نزیک بوو لە کاری بخات. لەسەر ئاستی نێوخۆی قەوارەی زایۆنیش میدیاکان ناتانیاهۆ بە ئالوودەی شەڕ ناودەبن کە گەلەکەی بەرەو گۆشەگیری و سزای نێودەوڵەتی دەبات و هێدی خەریکە ئەو چاڵە دەبینن کە بە چاوی بەستراوە چەند ساڵێک کە بەرەو ڕووی دەبرێن. هەموو ئەمانە تەنیا قەیرانێکی دیبلۆماسی کاتی یان هەورێکی بەهارەی تیژ تێپەڕ نین، بەڵکو ئاماژەن بۆ ئەوەی کە ئێستا جیهان لە قۆناغی سەرەتایی چارەسەرکردنی ئەو شێرپەنجە سیاسیەدایە کە ساڵانێکی زۆرە وڵاتان لێی دەترسان و پشتگوێیان خستبوو.